بناوي خواي قورو مهربان درود و صلاة و سلام برجة بسر پیغمبری عزیزمان صلى الله عليه وسلم. خوش وستانم لهر شونك دا بنرمان صلاة خواي قورتان لبه السلام عليكم ورحمة الله وبركاته. داوكارم لخواي قورة طاعت و عبادتي امان قمان لقبول بكا لبرنامجي تايبت لكنالي آسماني كركوكوا لبرنامج گلزاري رمضان دبينا ميواني مالكانتان هر جاري لسر تورو بابتك بو اوي امان قفر خير و بركتا ئاوەدان ترکەین و خۆشتر بکەین و دڵەکانمان ئاو بدەین بە ئاوی ئیمان. ئەمڕۆژ لە یەکەمین ئەڵقەی بەرنامەکەمان بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ساماڵ بازیانی مامۆستای ئاینی و هەروەها لەگەڵ بەڕێز کاک مەلا مەغدور و هاوڕێکەی کە دەفبێژ و سرودبێژن کە دەبنە میوانمان بە خێرهاتنتانەکەین مامۆستاجان یاخوا بەخێر بێن. پێشەکی لەوە دەست پێکەین لە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزەوە بۆ ئەوەی زیاتر ئەم کۆڕەمان ئەم برنامەیەمان بەرەکەتدار بێ ئینشاءڵڵا. فەرموو کاک مەلا مەغدور. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان إذا دعاني فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. صدق الله العظيم. يا أخوة دەست خۆش بێ و خوای گەورە بیکاتە تەرازوی چاکەکانت. ئێستا چینە لای دکتۆر ساماڵ باز لە گەورەی و پیرۆزی ئەم مانگەمان بۆ بکە. مانگی ڕەمەزان مانگی ڕەحەماتە، مانگی خێر و بەرەکەتە. ئەو مانگە پیرۆزە گەورەی چۆن لە قورئانە لە فەرمودەی پێغەمبەری خوایە باس کراوە عەلەیهی سەڵات وەسەلام. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه من والاه وبعد. پێشەکی پیرۆزبایی هاتنی ئەم مانگە بارەکەکەم لە سەرجەم مسلمانانی جیهان و بە تایبەتی مسلمانانی کوردستان و شاری کەرکووک خودای گەورە بیکاتە مای تەبایی و برایەتی و خۆشەویستی و پێکەوە ژیان و لێک نێزگبوونەوە ئینشاء الله. بە حەقیقەت مانگی ڕەمەزان مانگێکی تایبەتە لە نێو مانگەکاندا. یەکێک لە تایبەتمەندی گەورەکانی ئەم مانگە ئەوەیە کەوە خودای گەورە قورئانی پیرۆزی لەم مانگەیە هەڵبژارد. واتە خودای گەورە کاتێک ویستی مرۆڤایەتی ڕزگار کە لە زەڵقاوی نەزانی و نەفامی و دووربوون لە خوددا جوانترین دڵی هەڵبژارد کە قورئانی بەسەرا داگرێت کە دڵی پێغەمبەرە صلی الله علیه وسلم.
وباشترين مانجي البجارت كمانجي رمضان بويا خداي قورا فرمي شهر رمضان الذي أنزل فيه القرآن بوشي خواي قورا قلتوا هدى للناس بويا بترينو ماهي بو أو خلقي كوالا سدمك أجيا سدمكي برل آشوبا برل إيش برل آزار زوري خلق بو بكويلا كويلي قورا كان وسيدة كان قورا وسيدة كانش بو بكويلي هو آرزوي خويان جيان بریتی بوو لە زەڵقاوێکی زۆر ناخۆش و ناڕێک و ناپێک وبەیناتی من الهودا والفورقان لەو کاتەی کە ڕەنگەکان تێکەڵاو ئەبێ و دەنگەکان تێکەڵاو ئەبێ کەس ناتوانێت جۆ لە کەس بگرێ و کەس ناتوانێت بەرامبەر قەناعەت پێ بکە لەو کاتەیە قورئاندا ئەبەزێ ڕێنمایی ئەو خەڵکاکە و بۆ چوونەکان جیاواز دەکاتەوە و ڕەئی ڕاستی و ڕاجح و حەق و پاک و جوان پیشانی خەڵک ئەدا واتا یەکێک لەو فەزڵانەی کە خودای گەورە لە ڕەمەزاندا بە بەندەکانی بەخشیوە بە موسڵمان و بە غەیری موسڵمانەوە ئەوەیە کەوا بەرنامەی ژیانی بۆ داگرتن کە قورئانە وەکو ئاەتی کەوا خێدمانەوە کە لەم مانگەدا خودای گەورە قورئانی داگرتووە بۆ کۆمەلگای مرۆڤایەتی فەزڵی دووەمی ئەم مانگا لەوەدایە کە خودای گەورە وەکو پێغەمبەری خوا دەجێڕێتەوە دەفەرمێ هەموو کارەکانی عەبد عیباد بەندەکان هەموو ئەو کارانی کە ئەنجامی ئەدەن بۆ خۆیانە نوێژەکەین بۆ خۆمان نوێژەکەین بە ڕۆژۆ بین بۆ خۆمان بە ڕۆژۆ بین یعنی لە بینی خۆمان و خوددا عیبادەکانی تر بەڵام خوای گەورە کاتێ باسی ڕۆژووە کە ئەفەرمێ إلا الصوم فإنه لي وأنا أجزي به إلا ڕۆژوو نەبێ ئەویش بۆ منە من خۆم پاداشە دەمەوە ئەگەر تەماشای ئەم فەرمودیە بکەین خودای گەورە پاداشتی ڕۆژووی دیاری نەکردووە چەندێکە ئەفەرمێ بۆ منەوە من پاداشە دەمەوە چەندێکە چەندە نییە نازانین زانایان لە شەرحی ئەم حەدیسەیە چیان فەرمووە دەفەرمون لەبەر ئەوەی کەوا پاداشەکەی ئەوەنە گەورەیە سەر ئەرز و دنیا جێی نابێتەوە ئەگە خوای گەورە پاداشەکەی بداتەوە بە ڕۆژوان یعنی بۆ نمونە ئێمە لەم هۆڵەیە دانیشتوین ئەگە من بڵێم مام وەسا سۆران ئێستاگا بە تەمام تەیارەیەکت بدەمێ بە هەدیە تەیارە باشە یەکسەر بەمێشک تا دێکەوە تیارەکەم لێرە نادیتێ بۆ لێرە جێی نابێتەوە واتە خودای گەورەش کاتە دەفەرمێ هەموو کاری بەندەکان بۆ خۆیانە ئیلا ڕۆژوو نەبێ بۆ منە و من پاداشە دەمەوە دیاری نەکرۆ چەندێکە پاداشەکەی ئیلا بۆ قیامەتە لەبەر ئەوەی کەوا پاداشتی ڕۆژوو لە دنیادا جێی نابێتەوە پاداشتی خوای گەورەش وەکو پاداشتی دنیا نییە وەکو دنیا نییە هەر جێی نابێتەوە یعنی لەوانەیە ئەگە بێت و خوای گەورە پاداش یەک عەبدێک بداتەوە لەسەر ڕۆژەکەی لە دنیا جێی نابێتەوە نەک ملیارێک و واوە 2 ملیار مسلمانە چێت جاواتە یەکێک لە تایبەتمەند و فەزڵەکانی مانگی ڕەمەزان ئەوەیە کەوا خودای گەورە ئەفەرمێ بەس بۆ منە خۆشم پاداشە دەمەوە یەکێتر لە فەزڵەکانی مانگی ڕەمەزان ئەوەیە کەوا دوو دڵخۆشی بە مرۆڤ ئەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەلا ئین للصائم فەرحەتان وایە یەکێک لە فەرحەکان ئەوەیە کەوا ئەو کاتێک کەوا ڕۆژۆکەی دەشکێنێ ئیتر ئایا ڕۆژۆکە مەبەست لێی ئێوارەیە کە فتارەکاتەوە یان کە ڕۆژی جێژنە فتارەکاتەوە هەردووکی جائیزە ئەوە فەرحە یەکەم و دڵخۆشی یەکەم ئەوەی دووەم وفەرحة عند لقاء ربه ئەو کاتەی کەوا ڕوبەڕوو بێتەوە لەگەڵ خودای گەورە و ئەچێتە بەردەم خودای گەورە و لە بارگای خوددا دەوەستێ خوای گەورە پاداشەکەی داتەوەی کەوا باسمان کرد ئەلەوێش دڵی زۆر خۆش دەبێت جا بۆیە ئەمە تایبەتمەندە بۆ ئەو کەسانەی کەوا بە ڕۆژوو ئەبن جا وەکو باسمان کرد بەرنامەکەمان زۆر هەر ڕەسمی نەبێ مامۆستایەکەم فەرمودەی ژێراوەوە ئەلا ئین للصائم فەرحەتان غەڵەت خوێنابیەوە توی ئەلا ئین للصائم فەرحەتان عەتا دوو وریشک قلێکی ئەو کاتێک کە ڕۆژووەشکێنێ قلێکی ئەو کاتێک کە لای خوای گەورە ئەوتی خوای گەورە بریشکم بۆ داتێ من چیم لە بریشک داوە لێ جا بۆیە فەرحەتان نییە فەرحەتان واتە خوای گەورە ئەو کەسە دڵخۆشەکە لە ڕۆژی قیامەت بە پاداشێکی گەورە نەک بە پاداشێکی بریشکێکی مشکۆران دەستان خۆش خوای گەورە ئەو خۆشیێمان پێ ببەخشێ و لەو خۆشیە بێ بەشمان نەکات چی لە دنیا و چی بە لیقای خۆی نەبێکە لە ڕۆژی قیامەتە ئینشاءالله ئێستاژە چینە لای برایانی سرودبێژ کاک مەلا مەغدوور بۆ چەند مەدح و ستایشێک با فەرمی ئەی پێغەمبەری
خاون معالي أي پیغمبري خاون معالي سناد جوهر در لآلي فيزد بعالم بروج بشوان رحمات بروجان برتو درية بوي لسلبي سداب لدرياي رحمات يا رسول الله كوتي تتراف والله مجنونا كس قيمتي تواو نازاني تون وين دنيا ليهز مكاني هاتي تدنيا بابدنا مابو بلام بو قدر عالم يستابو يا حبيب الله فقير بوي بمال أمير بكمال يعني دار أبوي بحال أحوال روح بفداد بقولي قول زاري مدينة روح بفداد بقولي قول زاري مدينة لطف بروا بك مقصودي مدينة لطف بروا بك مقصودي مدينة درويش لتجدا لخزمة فرماني تويا شغلة خلوة خانة سواري بيني تويا بذكر صلوات روح جانيان لقلتو يا بذكر صلوات روح جانيان لقلتو يا روح بفداد بقولي قول زاري مدينة روح بفداد بقولي قول زاري مدينة لطفنا بروا بك مقصودي مدينة لطفها بروا بك مقصودي مدينة جبريل سراخا نسرا باي محمد تسبيح ملك مات حسناه جان محمد سازند يا بلبل لتماشاي محمد سازند يا بلبل لتماشاي روح بفداد قولي قول
زاري مدينة روح بفداء البيت قل زاري مدينة لطف بروابك مقصودي مدينة لطفنا بروابك مقصودي مدينة أوسين إلى غشخا لي أو برقك نام أو خادم شرعي نبوي ملة دينا معلوم وابو خزمتي سالاري مدينة معلوم وابو خزمتي سالاري مدينة روح بفداء البيت قل زاري مدينة روح بفداء البيت قل زاري مدينة لطف بروابك مقصودي مدينة لطف بروابك مقصودي مدينة اخوادنكتان هەر نەرزێ و خوای گەورە بیکاتە بەرەکەت بۆتان ئینشاءالله. دکتۆر جان بێم وەلای جەنابەت ئینشاءالله هەر لێرە بوومە نەڕۆشتمە بۆی شوانێ تایبەتمەندی مانگی ڕەمەزان لەسەر مانگەکانی تر وەکو چۆن پێغەمبەر یوسف سەلامی خوای گەورە لێبێت تایبەتمەندی هەبوو لەگەڵ براکانیە چ تایبەتمەندیەک هەیە لە مانگی ڕەمەزانایە؟ بەڵێ بەحەقەت مانگی ڕەمەزان یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە کە علەما قسەیان زۆر لەسەری کردووە کەلاوانە ابن قەیم ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ مانگی ڕەمەزان وەکو جەنابەت باست کرد وەکو یوسف وایە لەناو براکانیە. یوسف 11 برای هەبوو بە خۆیەوە 12 واتە ئەو 11 برایکەوە بە زۆرینەی زۆریان کەم و کورتیان کرد بەرامبەر بە یوسف زوڵمیان کرد لە یوسف بەڵام لە دواییدا کە پەشیمان بوونەوە خودای گەورە بە بۆنەی یوسفەوە لێیان خۆش بوو. ماشەڵڵا. مانگی ڕەمەزانیش کەوا لە ناو 11 مانگەکەی ترە ئێمە تێیدا لەو مانگ 11ی ترە کەم و کورتیمان دەبێ گوناحمان دەبێ سەرپێچی فەرمانی خودامان دەبێ لەوانەیە لە ژیاندا شتی ناڕێکمان دەبێ. بەڵام مانگی ڕەمەزان یوسف ئاسا هاتووە بۆ ئەوەی کە لەم مانگەدا خودای گەورە لەو گوناهانە و لەو کەم و کورتیانە و لەو تاوانێک کە لە ڕابردووە ئەنجاممانداوە لەم مانگەدا سڵحێکمان بۆ کا لەگەڵ خودادا بۆ ئەوەی کەوا خودای گەورە لەو کەم و کورتیانەی لە ڕمانگەکانی ڕابردوودا ئەنجاممانداوە لێمان خۆش بێت. جا بۆیە مانگی ڕەمەزان ئەوەی بۆ هێناوین ئێمە کۆمەڵە گوناح و تاوانمان ئەنجام داوە لەزەتەکەیمان بینی لەزەتیمان کرد ئەو گوناحانە ئتر ئایاگە پارەی خەڵک بێ ژیانی خەڵک بێ غەیبەتی خەڵک بێ تەمەشاکردنی خەڵک بێ هەر شتێ بێکەوە ئەو گوناحانەی کە لەزەتمان لێ کرد ئەو گوناحانەی کە ئەنجاممانداوەکو باس وکە لەزەتەکەیمان چەژا ڕۆی بەڵام ئەوی ئێستا لەسەرمان ماوە سزاکەیەتی زمانگی ڕەمەزان هاتووە بۆ ئەوەی ئەو سزایشمان لەسەر لادا. ماشەڵڵا. جا بۆیە ڕەمەزان ئەوەی بۆ هێناوین کەوا سزای گوناحەکانمان لەسەر لادا. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەو کەسە مەحرومە کە مانگی ڕەمەزانی بەسەرا هاتوو خۆی مستحقی ڕەحمی خوا نەکرد. جا بۆیە جێی خۆیەتی کە موسڵمانان لەم مانگەدا ئەوانەی کەوا کەم و کورتیانە بۆ لە مانگانی ڕابردووە ئێستاکە خۆیان ئامادە بکەن بۆ ئەوەی کەوا لەم مانگەدا خودای گەورە لێیان خۆش بێ. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ فأروا الله في أنفسكم خيرا يعني شيء جوان لخوتان بشاني خدا بدن بۆی خدای گەورە ڕەحمتان لێ بکە. ئەمە خاڵی یەکەم کەوا ڕەمەزان بۆیە ناوین و تایبەتمەندی لە ڕەمەزان. خاڵێکی تر ئەگە تەمەشای مانگەکان بکەین مامۆستای بەڕێز مانگەکان محەڕەم سەفەر جەمادی یەکەم جەمادی دووەم عەفەن محەڕەم سەفەر ڕەبیعی یەکەم ڕەبیعی دووەم
جەمادی یەکەم جەمادی دووەم لە دوایە ڕەجەب دوای شەعبان دوای جا ڕەمەزان واتە بێتە نوێم مانگە وایە ئەو پەیامان پێ دەدا کەوا ئینسان 9 مانگ لە زگی دایکیا بێ لە دوایە دێتە دنیاوە دوای تەواوکردنی مانگی 9 ئێمەش کە ڕەمەزان تەواوکە یعنی مانگی 9مان تەواو کرد لە جێژنا لە دایکە بینەوە وەکەوە کە تازە هات کە یەومی وەلەدەته ئومه بۆ چیە ئەو کەسە بۆ ئەو کەسانەیە کەوا ڕێز لە مانگی ڕەمەزان بن بۆ ئەو کەسانەیە کەوا حرمەتی ڕۆژوو ئەگرن بۆ ئەو کەسانەیە کەوا مزگەوتەکان زندوو دەکەنەوە بە عیبادەت و بە تاعەت و بە قیام و بە دوعا و بە تەراویحکردن بۆ ئەو کەسانەیە کەوا ئاگایان لە ئێش و ئازاری فەقیر ئەبێ بۆ ئەو کەسانەیە کەوا سوودیان بۆ وڵات و بۆ نیشتیمان و بۆ خەڵکیان ئەبێ بۆ ئەو کەسانەیە کەوا دەبن بە ڕەحمەت بەسەر وڵات و عیباد و بۆ خەڵک کە ڕەمەزان تەواو دەبێ ئەو ئینسانە جارێکی تر لە دایکە بێتەوە جا بۆ ئێستا ئێمە هاتوین وا لە مانگی نوێ ئاژین ڕەمەزان مانگی نوێیە وەکو باسمان کرد دوای مانگێتر لە دایک ئەبین دێنە دنیایەکی نوێوە بە ژیانێکی نوێوە بە هەستێکی نوێوە ئالەم مانگەیە تەدریب وەرەگرین لەسەر ئەوەی کەوا کەسانی دامەزرا بین کەسانێک بین ئامادە بین کەوا لە خوددا نێزک بینەوە ئاشتەوایی لەگەڵ خوددا دروستکەین ئاشتەوایی لەگەڵ بەندەکانی خوددا دروستکەین ئاشتەوایی لەگەڵ نیشتیمانە دروستکەین هەموو ئەمانەمان کرد ئەو کاتەمان جینەوە کە تەواو بوو کە چوینە جێژنەوە ئەوە ڕۆژی لە دایکبوونێکی نوێیە جا بۆیە ئەمە لە مانگی ترانیە مانگینەوە بەس لە ڕەمەزاندایە جا بۆیە ئەمە فرسەتە ئەمە هەلێکی زۆر چاکە بۆ کەسانی کە تا ئێستاکە نەیانتوانیوە لەگەڵ خوددادا خۆیان ئاشنا بکەن نەیانتوانێت تا ئێستاکە لەگەڵ بەندەکانی خوددادا خۆیان ئاشنا بکەن نەیانتوانێت جاری وا لەگەڵ خۆشیانە خۆیان ئاشنا بکەن جا بۆیە ئەمە هەلێکی چاکە کە ئێمە لەگەڵ خوددا لەگەڵ خەڵک لەگەڵ خۆمان لەگەڵ خاکە خۆمان ئاشنا بکەین بۆ ئەوەی کەوا ژیانێکی نوێ لە دوای ڕەمەزان دەست پێ بکەین ئەو ژیانە گوناحی تێدا نەماوە ڕەمەزان هەمووی سڕیوەتەوە هەمووی پاکەوە کردووە خوای گەورە فەرموو ئەوە هەلێکی تر ئەوە بازار ئەوە جادا ئەوە عەرز و ئۆگەست فەرموو کەسێکی باش و چاک و چالاکت لێ دەرچێ بەرەو خوا وەرە بەرەو خزمەتکردنی خەڵک وەرە جا بۆیە ئەم دووشتە لە ڕەمەزانە هەیە یەکەم وەکو یوسفە ناوبراکانە دووەم مانگینۆیە بە تەواوبوونی ئینسان لە دایک ئەبێتەوە وەکو ئەوەی کەوا چۆن ئەو یەکەم ڕۆژە دایکە بێت هیچ گوناحێکی نییە جا بۆیە داواکەم لە خوای گەورە مانگی ڕەمەزانمان بۆ کاتە یوسف لە ناو مانگەکانی ترە خوای گەورە بۆنی مانگی ڕەمەزان و لە گوناه و تاوانی مانگکانتریشمان خۆش بێ و خوای گەورە بمان کاتە ئەو کەسانی کەوا لە دوای مانگی ڕەمەزان جارێکی تر لە دایک ئەبنەوە بە دیدێکی نوێ بە هەڵوێستێکی نوێ بە خواناسینێکی نوێ بە کۆمەڵێ پرۆژە و هەڵوێستی نوێ بۆ ئەوەی کەوا ژیانمان بەرە و گۆڕانکاری بچێ ئینشاءالله دەستان خۆش بێت زۆر سپاس دکتۆر جان ئەچینە لای برایانی سرودبێژ ئەگەر سرودێکی کورتمان بۆ بڵێن کە بەرنامەکەمان بەرەو کۆتایی ئەڕوا کە بکەینە ختام خێر و بەرەکەت بێ بۆ ئەم مەجلیسە و بۆ ئەم بەرنامەمان ئینشاءالله فەرموون أي شاهي شاهاني قورو أي فخري عرب عجم ويبفداد بروح جسم ناكر وصفت بدم يا رسول الله وبلولاك كردوتي وصفي تو پروردگار كافيا بو برزي شأنت معدني كاني كرم يا حبيب الله آيتي لا تقنطوا هم شافعي رهبر جيغاي أميدي بو إيما يا رسول الله روحي
أرواح الله 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 يا الله 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 يا الله شاري مدينة بوانكم زي أوتمانا عزيزكم شاري مدينة بوانكم زي أوتمانا عزيزكم چونکم البندی باوانکم پیغمبر مانا یا الله چونکم البندی باوانکم پیغمبر مانا یا الله 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 يا الله 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 يا الله خم بقرباني بوانكم رقي دورد بم عزيزكم خم بقرباني بوانكم رقي دورد بم عزيزكم قربان مدينة باوانكم برلا نورد بم يا رمضان قربان مدينة باوانكم برلا نورد بم يا رمضان الله 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 يا الله 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 يا الله هرخم قرباني بوانكم سيد البشر عزيزكم هرخم قرباني بوانكم سيد البشر عزيزكم شفيع ابو من بوانكم لا دشتي محشر يا رمضان شفيع ابو من نصدركم لا دشتي محشر يا رمضان الله 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 يا الله 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 يا الله یا خوا دەستان خۆش بێ و خوای گەورە ئەم کۆڕەمان ئەم مەجلیسەمان بکاتە تەرازووی قیامەتمان ئینشاء الله. اللهم زۆر سوپاس بۆ دکتۆر سامال بەزیانی و بۆ کاک مەلا مەخدوور و ئەو برابەرەزەی کە لەگەڵ هاتی و زۆر سوپاس بۆ ئێوەش کەوا بینەرمان بوون. خوای گەورە تاعات و عیبادەت لە هەموو لایە قبول کە تا دیدار و ئەڵقەیەکی تر بە خوای گەورەتان ئەسپێرین. ئەسەلامو عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.